چینە لای هەواڵێکی دیکەمان لە هەرێمی کوردستان و لە شارەکان بەگشتی گرنگێکی زۆر بە ئەدیبنووسان دەدرێت هەر بۆیە لە شاری کەرکووک مەراسیمێک ڕێکخرا بۆ شاعیر شێخ عەبدوڕەحمان بەرزنجی بۆ بڵاوکردنەوەی دیوانە شێعریەکەی. لە کتێبخانەی گشتی کەرکووک مەراسیمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی دیوانی شێعری شێخ عەبدوڕەحمان بەرزنجی ئەنجامدرا. نووسەر و ڕۆشنبیران و چین و توێژە جاجاکان بەشداری مەراسیمی ناساندنی دیوانە شێعریەکان. هەردوو نووسەر لەتیف فاتیح فەرەج و شێخ سدیق لە دوو دیدگای جیاوازەوە خوێندنەوەیان بۆ شێعرەکانی دیوانی شێعری شێخ عەبدوڕەحمان بەرزنجی کرد. ئەو لایەنی کە من قسەی تاکەم لایەنی بابەتی بەڵێن کەرەسەی مێژوو بەر لە ڕێگەی شیعرەوە، یعنی چۆن ئێمە شیعر بەکارێنین بۆی مێژووی پێبگەڕێنەوە پێبجێڕینەوە بۆی بارودۆخی خۆمانی پێبجێڕنەوە بۆی باسی شار و شوێن و ناوتی خۆمان پێ بکەین. کاک شێخ لە بەشێک لەو شیعرانەیە باسی ئەنفالەکە، باسی کۆڕەوەکە، باسی مەینەتەکانی دەستی کوردەکە لە کەرکووکە، باسی مەینەتەکانی دەستی بەعسەکە. وشەی کوردی زۆر پەتیتە لە بەشێکی زۆریە کاکرێ وەکو سەرچاوێک واروە شتی مێژوویتە وەکو مەسەن شتی کوردستان ناوچەی کوردستان، یعنی ڕاستە شعرن بەڵام شتی مێژووی و شتی کولتوریشیتە وەکو زمان و وەکووانە زۆر شتەیەکە لە ئێستا لە کۆمەلگایە بەکار نایە و نەشماوە ئەو تەوزیفی کردوێتەوە جارێکی تر لە شعرەکانیە. دیوانی شعری شێخ عەبدوڕەحمان بەرزنجی خۆی لە ئاستی پەروەردەیی و زمانەوانی و تەسەوف و بابەتی جۆرا و جۆر دەبینێتەوە. هەرچەندە شاعیر لە ژیاندا ماوە بەڵام بەهۆی تێکچوونی تەندروستی نەیتوانی ئامادە بێت لە ناساندن و بڵاوکردنەوەی دیوانە شێعریەکەی. بابەتی شعرەکانی بابەتی هەمەڕەنگی تایە، نیشتمانی تایە، کۆمەڵایەتی تایە، ئاینی تایە، وەسفی ژینگە و دۆستی تایە، پەروەردەی تایە بۆ مناڵان. حەزمان کرد ئەو شعرانی کە چەند ساڵە نووسێتی هەنێکی بگاتە بەردەمی خوێنەران و تۆزێک سوچێکی کتێبخانەی کوردی دەوڵەمەکە. شێخ عەبدوڕەحمان بەرزنجی لە ساڵی 1939 لە گوندی کانی چناری سنووری قەزای چەمچەماڵ لەدایک بووە. ماوەی 35 ساڵ وەک مامۆستا خزمەتی وانەی کوردی کردووە لە خوێندنگا کوردیەکانی کەرکووک.